قام جادی گوندەکان ئەمە چەند جارێکە لێرە ناو گوندەکە خۆپیشاندان ئەنجام دەدات. وەڵامەکەی لای بەپرسانی چەنگەسەریە دیار ئەوان هەجار یەکەم و دووەمیان نییە ئەوە لە 2000 لەوەتی گوندیمە دروست کراوە لەوەتی ئەو ئیدارە سەربەخۆیانە هەیە بەڵێنمان پێ دەدەن تا یاسا چەندین جار فەرمانی وزاری بۆ دەرچووە تا چەندین جار پارەی بۆ تەرخان کراوە لەوانەیە ساگە بڵێم گاتە 500-600 میلیۆنی کە پارە بۆ ئەو کیلۆمەترێک نەجا دەکەن کە چەندین جار پارەی بۆ دەرچووە بەڵێنەکانە جێبەجێ نەکردووە کۆتاجار ئەو کاتە بوو کە کاتی حملی هەڵبژاردنێ بوو جارێکتر بەڕێوەبەری ناحیە سەنگەسەر بەڵێنەوەی پێدان کە جادەکان قیر دەکرێتەنان هەر لەو مانگەی کە هەڵدوان تێدەکرا ئەوەش فەرمانە وزارەکەشی کە هێنایەوە بۆ گوندەکەیمەوە لە بەرەسمدایە کە 98 میلیۆن و 500 هەزاری بۆ دەرچووە کە بڕیادرابوو لەسەر بجێ قەپانەکان لە ماوەیەکی زۆر کەمدا جێبەجێ بکرێت دیارە ئەو بەڵێنە تەنیا بەڕێنی هەڵبژاردن بۆکی باز دەکرێت دەنا ئەگەر نا بەڕێوەبەری ناحیە بۆ جارێکە نایەتەوە ناو گوندەکەی جارێکە بڵێ بۆچی ئەو بڵێنم جێبەجێ نەکرد دیارە خەڵکی گوندەکەش تەنیا داواکاریان ئەوە بووە کە بەڵێنەکان بۆ جێبەجێ بکرێت جادەکان بۆ قیر بکرێت کە چیەوان هێزی ئەمنیان هێناوە تەقیان بەسەر خەڵکیدا کردووە ویستویان هەر ئەو ڕۆژەش کارەبای لەسەر گوندەکەی برن دوایەوەی کە ڕۆژە ئەو ژنوژاڵە ڕێگریان کلەوەی کە کارەبان لەسەر ببڕن تەنیا لەسەرەوەی کە داوای حەق مافیان دەکەن کە چێسان هاتوونە سزایەکی بە کۆمەڵی خەڵکەکەیان داوە ئەنی ئاو کارەبیان لەسەر گوندەکەی بڕیوە کە من کەسێکی قانونی نیم بەڵام لە ڕووی قانونیشەوە ئەوکی بیستمە ناکرێت سزای بە کۆمەڵی خەڵکی بدرێت بە تایبەتیش کە ئاو کارەبا کە مافێکی هەموو خەڵکیە کە مافێکی سەرەتایە شەرمەزاریە بۆ بەپرسێک کە فەرمانی ئەوەی بدا کە ئاو کارەبای لەسەر هاوڵاتیەکانی خۆی بڕ لە منتیقەکەی خۆی لە کاتیدا ئەمان تەنیا داوای ئاو کارەبیان کردووە ئێمە تەنیا داوای ئەومان کردووە کە بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن بۆیە ئەمە ئەوەی بە شەرمەزاری زانم بۆ هەر بەپرسێکە بڕیاری ئەوەی دا ئاو کارەبە لەسەر خەڵکی گوندەکەی ببڕن داواکاری سەرەکیێمەوەکو وڵای داواکاری ئەمە تەنیا ئاراستەی بەڕێوەبەری ناحیەیە کە بەڕێوەبەری ناحیەکات خۆی ئەو بەڵێنەی داوە بۆچی بەڵێنەکەی جێبەجێ ناکە ئێمە تەنیا داواکارین ئەوەیە کە جادەکان بۆ قیرکرا ئەو بەڕێوەبەرش کە بەڵێنی داوا بە گوندەکەی بەڵێنەکەی خۆ جێبەجێ کات واز بێنن لە فشار خستە سەر گوندەکەی مەواز بێنن لە لەوەی کە کەسێک بێتە سەر جادە و بچی سزای بە کۆمەڵی خەڵکەکەی بدات. Ahmet Can.